بەیان بۆمبە بۆچی لە هاوسەرگیریکردنی پەشیمانە دوای 19 ساڵ لە هاوسەرگیری جیابەوە دوای جیابوونەوەی کوڕێکی 33 ساڵان داوای هاوسەرگیری لێ دەکات بەڵام بەیان ڕەتی دەکاتەوە تاوەکو ئێستاش لە کاری هونەری غەدری لێ دەکەن و حەقی خۆی پێنادەن بەیان نایەوێ دوای مردنی سیمینار و ئۆڤێنتی بۆ بکەن داوا دەکا خەونەکانی بۆ بێن نەدی کە لە ژیاندایە کامە هونەرمەند غەدری لە بەیان کردووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. بەیان بۆمبە وەکو بۆمبێک هاتە نێو دنیای کۆمیدیای کوردی لە پڕ دەرکەوت و لە پڕ ناوبانگێکی زۆری بەدوای خۆی داهێنا. بەیان مەحموود بۆمبە لە ساڵ 1965 شاری سلێمانی لە گەڕەکی کانی ئاسکان لەدایک بووە لە چار خوشک و 5 برا پێکاتبوون بۆ بەیان کچە گزکەی ماڵەوە بوو وە ناسک و نازارەکەی دایە و بابە بووە. بەیان ئەو خاتونە بووە سەرەتای دەست بە کاری هونەری ئاسەنگێکی زۆری هاتووتە پێش و تەنانەت ئەو کاتەی کە چۆتە پەیمانگە هونەرە جوانەکانی بەشی شانەوە. بەیان بازەوە دەکاتن لە زۆربەی پرۆگرامەکانی باسی ژیانی هاوسەرگیری دەکاتن دەڵێ زۆر پەشیمانم کە هاوسەرگیریم کردو لە تەواوی ژیانم لە هیچ شتێکی تر لە ژیانم پەشیمان نیمە. ئایا هۆکارەکەی پەشیمانی ئەو خاتونەیە چییە؟ بازۆ دەکاتن دوای 19 ساڵ لە هاوسەرگیری لە هاوسەرەکەم جیابوومەوە لەبەرەوەی من هەموو هەوڵێکی خۆم بۆ هونەر دەدا بەڵام ئەو هەوڵی بۆ شتی تر دەدا وەکو ئەوەی کە خیانەتم لێ بکاتن و وە لە کۆتاییشدا ئەو شتەی کرد وەژنێکی تری هێناوە لەگەڵ ئافرەتێکی ترە بۆیە دەتوانم بڵێم هیچ سیقەیەکم بە پیاو نەماوە لەبەر ئەم هۆکارەیە کە باسی پیاو دەکەم. بەڵام بەیان لە زۆربەی کارکتەرەکانی کە لە فلیمی سینەمایی و لە دراما کۆمیدیەکان بەشداری دەکاتن ڕقی لە پیاوە بەڵام بەیان بازەوە دەکاتن من لە ژیانی ئاسایی خۆمدا پیاوم زۆر خۆشەوێ لەبەرەوەی پیاو کەسێکی سادەیە بۆ زیاترین هاوڕێشم لە ئێسادا پیاو هەم لە کاتی داوامکردی و هەم لەگەڵ کاری هونەرین هیچ هاوڕێتی ئافرەت ناکەم لەبەر ئەوەی ئافرەت بوو ماڵی منی تێکدا تەنها یەک هاوڕێ ئافرەتم هەیە و ماوەیەکی زۆریشە ئەو ئافرەتە دەناسم بۆیە هاوڕێتی ئافرەتیش ناکەم لەبەرەوەی ماڵی منی تێکدا و هەم ئافرەت مافی ئافرەت دەخواتن زۆر بەداخەوە. واروەها بەیان لە چەندین کاری هونەری بەشداری کردو تاوەکو ئێستا سەرەتای دەست بە کاربوونی وەکو کارکتەرێکی تراژدیا بەشداری دەکرد بەڵام لە کۆتاییدا بڕیاری دا وەکو ئەکتەرێکی کۆمیدیا بەشداری بکاتن و بازەوە دەکا زۆر بە ئاسانی هاتمە ناو مەجالی بواری کۆمیدیا و زۆر ئاسانتر لە بواری تراژیدیا. واروەها زۆربەی کات ئەو دەقانێک کە بۆم دەنووسنەوە لە پرۆگرامەکان یاخۆت لە دراما کۆمیدیەکان یەکجار دەیخوێنمەوە و لای دەدام و زۆربەی کات ئەو قسانێک کە بە خۆم هزرم بۆی دەچێتن لە ناو پرۆگرامەکان باز دەکەمەوە شتێکی زۆر پرفێکت و جوان دەردەچێتن بۆیە بەیان لە ئێستادا وەکو ئەسیرەیەکی درەوشاوە وەکو بۆمبێک لە بواری هونەری دیارکەوتووە. وەروەها بەیان دەڵێتن نامەوێ دوای مردنم بڵێن بەداخەوە و پۆز بکەن وە خەمبار بن چەندین سمینار و کۆڕ و کۆبنەوە بکەن لە دوای من هەموو خەمباری خۆیان دەرببڕن دوو کەس دەبێتن کاتێک من مردم بمنێژن بەڵام ئێستا چەند خەونە ئاواتێکم هەیە لە جیاتی ئەوەی پاش مردنم بۆم دەکەن ئێستا کە زیندومە پێم خۆشە ئەو خەونە ئاواتانم بێتە جێ کە من خۆنیان پێوە دەبینم و هیوادارم نەک دوای مردنم خەونە ئاواتەکانم بێتە جێ بەڵام ئێستا پێویستم بەوەیە کە خەونە ئاواتەکانم بهێنرێتە جێ و لە ئێستا دڵخۆش بم نەک ئەو کاتێک کە مردم خەڵک بڵێن بەداخەوە. وە زۆربەی کاتیش ئەو خاتونە بازەوە دەکاتن لە کاری هونەری غەدریان لێ کردوم ئایا
غەدر لێکردنەکە چییە لەو ئافرەتێک کە دەیکەن وەکو هونەرمەندێک دەڵێتن ئەو کارەی کە من دەیکەم و ئەو مادووبوونەی من دەیکەم هەموو پارەکان دەرهێنەر و وەبەرهێنەری ئەو فیلم و درامایانە دەیخۆن لەبەرەوەی ئێمە زۆر ماندوو دەبین و زۆر کار دەکەین بەڵام لە کۆتاییدا ئەو کەسا بڕەپارە زۆرەکە دەخواتن کە فلیمەکە بەرهەم دەهێنێتن وەکو ئەکتەرێک بڕەپارەیەکی زۆر وا دیارە بۆ خاتونانە نادرێتن و دەڵێتن لە سەرەتای کارکردمەوە تاوەکو ئێستاکەش فەرق و جیاوازیەکی زۆریان بەرامبەر ئافرەت کردووە لە بەرامبەرە من بەڵام ئەو دەڵێتن نەک تەنها بۆ ڕاوەسان بەڵکو لە ئێستادا ڕکابەرایەتیم دەکەم بەرامبەر پیاویش وەکو ئافرەتێکم واروها بەیان تاوەکو ئێستاکە چەندی پرۆپاگەندەی ئەوە بڵاو بۆ تۆ کە ئەو خاتونە کۆچی دوایی کردووە لە دواییان نەدا بینیمان ئەو خاتونەیە کۆڕۆنای گرتە بوو و لە چەندین پێج و چەناڵ بڵاو کراوە کە بەیان بۆمبە کۆچی دوایی کردووە بەڵام بازەوە دەکاتن هاتمە سەر مردن لە کۆڕۆنا بەڵام لە کۆتاییدا شکر بۆخوا لە ئێسادا هیچ کێشەیەکی نوێ تەندروستیم زۆر باشە بۆیە زۆربەی هاوڕێکانم پەیوەندیان پێوە کردم کاتێک دەنگۆی ئەوە بڵاوبوو کە من مردوم بۆ پێشم خۆش بوو تا ڕادەیە کە ئەو کارەیان کرد لەبەرەوەی زانیم کێ منی خۆش دەوێتن و کێ ئیحتیمامم پێ نادا کێ بە پەرۆشە بۆ ژیانی من واروها لەو دوایانەدا زۆرترین دەنگدانەوە لەوە هات کە بەیان بۆمبە بازەوە دەکاتن گەنجێکی تەمەن 33 ساڵان داوای هاوسەرگیری لە من کردووە و منیش ڕەتم کردوتەوە بازەوە دەکاتن ڕۆژێک گەنجێک نامەی بۆ ناردوم لە فێسبوک و داوای هاوسەرگیری لێ کردم و توێتی لە کوێندەری پێم خۆشە ئێستا بێمە خوازبێنیت بەڵام بەیانوتی ئەو کاتێ من شوم کرد و منداڵم بووە و منداڵەکەم لەو گەنجەیە گەورەترە بۆیە شتێکی زۆر سیر بوو چەندین جار پێم وت تۆ برای من تۆ ئەزیزیم نی بەڵام گەنجەکە مسیر بوو لەسەر ئەو قسەی بۆیە بەیان ڕاستەوخۆ ئەو گەنجەی بلۆ کردو و وەژنەکدانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا کاتێک بەیان بۆمبە دەڵێتن گەنجێکی 33 ساڵان هاتوتە خوازبێنیم ئایا تۆ تاوەکو ئێستا بە کارە کۆمیدیاکانی ئەو خاتونە پێکردنیوی ئایا بە کەسێک و کارکتەرێکی بەهێزی دەزانی بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنی تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا